روشه و کاریگریا وان هیرشان کو طیبتی جل سر خسنا ناتینا گرن اتقال خاطو دكتوره نزاكت حسين باسبورت وار راگاندنو داكو کی کرنش ماف روزنامه وان السندیکا روزنامه وان کردستان کودش سلیمانی اتقال ما دكتوره قالك سپاس کن قال ما کاریگری حتی نو کج یا بردام ملی طیبتی جل سرکار رخستنان حتی چرا ده کاریگری چه بد کو ایماجاش یاتی پیکرین و کسان تری میترو ایماجا پیکری وقت که تدی کردستان جایی که آرام نبن بو کار رخصتن نف دولتی لراستیا ام جوره هرشانه و ام هلقتان سر و دزگتن بسر کلوپلی ام جوره لرخراو لو چالاکی امرویکان و چالاکی مدنیکان و چالاکی راگەیاندنەکان کاریگەری نەرێنی ئەبێت لەسەر سەقامگیری پرۆسی سیاسی هەرێمی کوردستان لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی لەسەر ئاسایشی دەوڵەتی ئاسایشی نیشتمانی و کاریگەری نەرێنی ئەبێت لەسەر کۆی گشتی پرۆسەی ئازادی لە هەرێمی کوردستان و مافی مرۆڤ لەلایەن چاودێرانی نێودەوڵەتیەوە کە چاودێری ئەم بارودۆخەکەن و ئەمە وا دەکات کە ترس و دڵەڕاوکیە و قەلەقیەک جگە لەوەی لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دروستە بێت لەلایەن نێودەوڵەتی و ڕێخستنەکان و میوانانی بیانی و گەشتیارەکان و ئەو کەسانەی کە یانەوێت سوود لە سەقامگیری و لە گەشتیاری و لە ئارامی هەرێمی کوردستان ببینن بۆ چالاکیەکانیان کاریگەری نەرێنی ئەبێت لەسەرەوە ناکرێتەوە لە ململانەیەکی سیاسی گرژیەکی سیاسی نێوان دوو کەس یا گرژێکی سیاسی نێوان دوو گروپ یا دوو لایەن تۆ کۆی هەموو بوارەکانی تری چالاکی مەدەنی چالاکی مرۆیی ڕاگەیاندن ڕۆژنامەگەری ئەوانە بخەیتە ژێر مەترسیەوە یا هەڵبکوتیتە سەریان یا دەست بەسەر کەلوپەلیانە بگریت چونکە ئەمانە پێچەوانەی مافی مرۆڤە پێچەوانەی ئازادیە پێچەوانەی ئەو یاسا نێودەوڵەتیانەیە کە ڕێگەی داوە بەو ڕێکخراوانە بەو چالاکیانە بەو جۆرە سەنتەرانە کە کار و چالاکی خۆیان ئەنجام بدەن ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی ئارام و سەقامگیر بوو و یەکێک بوو لە مقاومات و نیشانە جوانەکانی ئەم هەرێمە بەڵام بەداخەوە ئەم گرژیە سیاسیانە کە پەل ئەهاوێ و ئەڕژێت و ئەڕوات بەرەو ترساندن و تۆقاندن و وەستاندنی چالاکی کاروباری تر و سێکتەری تر بەڕاستی ئەبێتە هۆی لە کەدارکردنی ئازادی لە کەدارکردنی باوەڕبوونی هەرێمی کوردستان بە مافی مرۆڤ لە کەداربوونی پرۆسەکە کۆی سەقامگیری و ئارامی و ئاسایش لە ناو هەرێمی کوردستان و ئەو ناوچەی بە تایبەتی کە ئەو جۆرە کارانی تێ ئەنجامەدرێت. دکتۆرە هیچ زانیاریەک ئامارەك بەردەستەوە هەیە پشتیوان ناکۆکیان سیاسی تایبەتی جوان گرژی و ئاڵوزیان لالەزار ڕێکخراو هەبینە سلێمانی بجێهێشتین ئێدی ئەوەکی جەهێکی ئارام نابینن بۆ ئەنجامدانە کارێ ڕێکخراوەیە یان ژی ڕاگەهاندن کارێن بیانی هەبینە سلێمانی بجێهێشتین وڵاهی وەکو ئامار و داتایەکی دەقیق نییە لە بەردەستا چونکە بەڕێستان نەزانن کە ئاسان نیە ئێمە ئەو داتەوە ئامارانە هەبێت بەڵام لە لای ئێمەوە دەست بکەوێت دەبێەوە شوێنی تایبەتی خۆی ئەو بڵێن دامەزراوانەی کە سەرپەرشتیاری ڕێکخراوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانن ئەوانەی کە ئاگاداری ڕاگەیاندنە نێودەوڵەتیەکانن کە لەم هەرێما ئیشەکەن ئەبێ ئەوان ئاگاداری بارودۆخەکانیان بن و داتاکانیان بن بەڵام بەگشتی هەر گرژیەک هەر ناوچەیەک گرژی سیاسی تێدا بوو نائارامی تێدا بوو ململانەی تێدا بوو ترسی تەقینەوە و جەنگ و گرژی تێدا بوو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوی نێودەوڵەتیەکان و وەبەرهێنەران و مؤسساتی نێودەوڵەتی ناچێتە ئەو شوێنانە چونکە ئەوان بچووکترین ئەقل ڕیسک ئەقل مەترسی بۆ شوێنێک وەرئەگرن تاکو بچنە ناوی ئیشی تێدا بکەن و ڕێگەیان پێ بدرێت بڕۆنە ئەوێ ئیشی تێدا بکەن چونکە ئەوان گیانی مرۆیی و ئەوانەی خۆیان ناخەنە مەترسیەوە بۆیە بەدڵنیایی گرژبوونی ئەو گرژی و ململانیانەی لە ساڵانی ڕابردووە لەم ناوچەیەوە لە دەڤەری سلێمانی بە تایبەتی ڕووی داوە کاریگەری هەبووە لەسەر پوکانەوەی گەشەی چالاکی مەدەنی پوکانەوەی گەشی ئابووری پوکانەوەی وەبەرهێنان و
لەم شارە و چۆڵکردنی لەلایەن ڕێکخراوی نێودەوڵەتی و ڕاگەیاندنی نێودەوڵەتی و بەرهێنی نێودەوڵەتی و تەنانەت وە بەرهێنە ناوخۆیەکانیش، چونکە خەڵک ناتوانێت لە شوێنێکە پارە بخاتە ئیش، سەرمایە بخاتە ئیش، موسسەیەکدا بنێت کە ترسی ئەوەی هەبێت هەڵبکوتنە سەری، یا ترسی ئەوەی هەبێ بسووتێندێ، یا ترسی ئەوەی هەبێ کە نەهێڵن چالاکی بکات. بوارێ ئازادیە ڕادەربڕینێ و ڕاگەهاندنین و کە ڕەوشیا چاوایە چه پێتڤە بێتەکردن ئەو سانسۆرە توند یا بەرتەسکردنا ئازادیە ڕادەربڕینێ و تایبەتیژی پشتیوان بوێرە چێ بووی ئێدی بێتە ڕاکردن ڕۆژنامە نوێز چالاکوان کارێ خۆی ڕۆژنامەوانێ وێ چالاکیب ئازادانە ئەنجام بدەن. وڵی خۆی بواری ڕاگەیاندن لەبەرەوەی ڕۆژنامە نووس لە ناو گرژی و ململانەکانە ئەبێ وجودی هەبێ و ئەبێ هەبێت لەگەڵ هەبوونی هەر گرژی و ململانەیەکە بەڕاستی کاریگەریە کاتە سەرکاری ڕۆژنامە نووسی لەو ناوچەیە و ئێمە بینیمان کە لەو گرژیەی لە ماوەی ڕابردووە لە سلێمانی ڕوویدا لەم دەڤەرە کاریگەری هەبوو، ڕۆژنامە نووسمان هەبوو، گیرا بوو، ڕۆژنامە نووس هەبوو، هێرشی کرابووە سەر کەلوپەلی لێ سندرا بوو، دەست بەسەر کرابوو و چونکە ئەو گرژیانە ڕۆژنامە نووس بە دوای هەواڵ و زانیاری ئەڕوا و ڕووماڵی ئەکات بە دڵنیایی هەر گرژەیەکی سیاسی ململانەیەکی سیاسی کە لە شەقامە لە نێوان دوو لایەنە لە شوێنێکە ڕوو ئەدات ئۆتۆماتیکی کاریگەری نەرێنی ئەکاتە سەرکاری ڕۆژنامە نووسی، بەرتەسکردنەوەی ئازادی، بەرتەسکردنەوەی ڕادەربڕین و سەلامەتی گیان و تەندروستی ڕۆژنامە نووسەکانە خاتە مەترسیەوە. هەب تایبەتیژی ئەس بەحسا سەندیکا ڕۆژنامەوانێن کوردستانێ بکەم حتا چڕا دەکاری ئەب تایبەتیژی کەشە هەوایەکی ئارام دروست بکرد ڕۆژنامەوان دەما حتا ئالۆزیاژی ئازادانە بشن کارێ خۆ ئەنجام بدن وەژی بکەن کو نەکەونەت ناوا کێشە و ململانەیەن سیاسی دەب تایبەتیژین وەکیین وێدماییکێ. وڵاهی سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان هەر لە بیدایەتی دامەزراندنیەوە تاوەکو ئێستا داکۆکی کار بووە لە ڕۆژنامە نووس و بە چەندین میکانیزم لە ڕێگەی راپۆر دەرکردنەوە، لە ڕێگەی بەیاننامە دەرکردنەوە، لە ڕێگەی کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان، لەگەڵ حیزبەکان، لەگەڵ ئەو وەزارەت و شوێنە جیهەتانەی کە پەیوەندیان هەیە بە بواری ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕین و پاراستنی گیان و سەلامەتی ڕۆژنامە نووسانەوە بەردەوام لەسەر کۆنتاکتە. بەڵام بەداخەوە ئەم ململانێ و گرژیە لە پڕ و نائاساییانەی کە ڕوو ئەدات ئیتر بەڕاستی کارەکانی تۆش ئەشێوێنێت و لەو کاتە ڕۆژنامە نووسە بێتە قوربانی، کاری ڕۆژنامە نووسێ بێتە قوربانی، چونکە بەڕاستی یعنی ئێمە ڕاستە لە خۆپیشاندان و گرژیەکانە ڕۆژنامە نووسیش تووشی کێشە ئەوانە ئەبێت، بەڵام ئەم گرژی و ناجێگیریە سیاسیە یا ئەم گرژیە سیاسیە نائاساییە لە پڕانەی کە ڕوو ئەدات بەڕاستی سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان تەنها ئەتوانێت لەو کاتە ئەگەر ڕۆژنامە نووسەکان دەستگیر بکرێن بە دواداچوونیان بۆ بکرێت داوای ئازادبوونیان کا یا بەیاننامەیەکیان بۆ دەرکات یا پەیوەندی بەلایەنێکی پەیوەندیدارە بکات، چونکە خۆمان ئەزانین ئەم جۆرە ڕووداوانەی کە لەم ناوچە ڕوویدا لەم دەڤەری سلێمانی لە ماوەی ساڵی ڕابردووانە ڕوویداوە چەند گرژیەک دروست بووە، هەموو ئەم گرژیانە گرژیەکی نائاسایی بوون و وای کرد بەڕاستی کە نەک کاری ڕۆژنامە نووسی، کاری بازار، کاری زۆر کار و بواری خەڵک لەم دەڤەرە بەرکەوتە هەبوو و نائارامی تێدا دروست بوو. کورتی ئەگەر ئەو بەحسا وان دەستگەهێن ڕاگەاندنێن کوهاتینەگرتن ژبەر ئەگەرە ناخوکیین سیاسی هەمی ڤەگەڕێنە هەمی دەست کارێ خوب کرینە چونکی ژمارەیەکە زۆرە ڕۆژنامەوانان بینێت ناوان دەستگاهدا کارکردن بێ ئینانە ناواژ. بەڵێ واللهی ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە بەستم لەبەر ئەو ناکوکیە سیاسیانە دەستگای ڕاگەاندنیش هەبووە بەبەر ئەو هێرشانە کەوت و قەپات کرا یعنی ئێدی دەنگیشیان نەما لەم ئاخیرانە باسی گەڕانەوە و دەست بەکاربوونیان دەکرایەوە بەرکەوت. وەڵاهی بەدڵنیایی چونکە و لایەنانەی کە و گرژیانیان بەرامبەریەک ئەو گرژی لە نێوانیانە دروست بوو ڕاگەیاندنیان هەیە، ئەوانش ئایا سایت بێ، ئایا تەلەڤیزیۆن بێ، ڕۆژنامە بێ، هەر شتێک بێ ڕاگەیاندنیان هەبووە بێ گومانیش کە لایەنەکە تووشی کێشا بێەوە بەرکەوتە ئەبێت دەستگا ڕاگەیاندنەکەش لە هەمان کاتە بەشێکە بێت لەو بەرکەوتن و لەو دەست بەسەرگرتن و ئەوانە و ئەوەی بزانم کە ئەو هەندێک سایتوانە کە داخراون ئەوەی من ئاگادارم تاوەکو ئێستا نەگەڕاونەتەوە دەست بەکار نەبوونەتەوە، ئیتر ڕۆژنامە نووسەکانیان ئەو شوێنە بەجێ دێڵن ئەچن لە شوێنێکی تر کارەکەن
یا چاوەڕوانی ئەوەکەن ئەگەر بێتەوە دەستگایانە بکرێتەوە بتوانن بەردەوام بن لە کارەکانی. يعني حتى انه كنفا قالوا نهاتي نفا كرنجي قال لك سباس دكتوره نزاكت حسين بسبورت واري راغون داكو كيل مافا روجنا مافانان سنديكا روجنا مافانان كردستان سليمانيه ديال مدابون قال لك سباس بوا دكتور